بوو حاکەمە لەسەر خەت بوو بەیاننامە دەرکانوانە سڵاوتان لێبێ ببورن لەگەڵ میوانەکەم قسەمەکەم کاتان باشن سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ باس لە ئازادی ڕۆژنامەنووسی دەکەین لە هەرێمی کوردستان. وەکەم وولایەک دەزانن ئەمڕۆ ئێمە ڕۆژنامەنووسێکی دیارمان شادۆس فەرهاد دوێنە شەو لەلایەن هێزێکی ئەمنیۆ دەستگیر کرا لەسەر هەواڵێک کە هەواڵەکە دەبوو بەگشتی ینی باسی لەوە بکردایە کە ئەو هاوکاریەی کە پێشتر لەلایەنی شوێنی نیشتیمانی کوردستانەوە بەسەر بەشێک لە هێزە ئەمنیەکانە دابش کرا دواتر لە دابشکردنی موچە گوایە لیان بڕاوەتەوە بەڵام ئەو ناوی دەستگایەکی هێنا ئەوە یەکێک بوو لەو هۆکاری دەستگیرکردنەکە بەڵام دوای هەوڵ و جوهدێکی زۆری هەموو لایەک و بە تایبەتی بەرپرسانی زووم هەوڵدرا ئازاد بکرێت و ئێستا ئازاد بووە. ئەمە لە کاتێکدا ینی زووم هەمیشە ڕوبەڕووی بەڕاستی ئەم دەستگیرکردنە بووەتەوە ڕۆژنامەنووسەکانی لە هەولێر هەم لە سلێمانی کە هەبوو هەروەها لە دوهۆک لە بەغدا ینی بەردەوام ئەم پێشێلکاریانە بەڕاستی بەرامبەر بە ڕۆژنامەنووسانی زووم کراوە. ئیدی تەنها هۆکارەکەوەیە کە زووم ئێستا بێلایەن لەلایەنگری خەڵکە ڕاستیەکان ئەڵێ کارێکی نەکردووە بەدەر لە کاری میدیایی خۆی هەوڵیاوە کام هەواڵی ڕاست و دروستە بیگەێنێ بە خەڵک بەڵامی تە زۆر جار لەلایەنی دەسەڵات ڕەنگە هەواڵەکەی بەدڵ نەبێت زۆر جار ڕۆژنامەنووسەکان ڕوبەڕووی دەستگیرکردن و پێشێلکردنی کاری ڕۆژنامەنووسی دەبنەوە. ئەوەی زۆر جارێمەوەکو ڕۆژنامەنووسان گلەیمان هەیە لە دام و دەستگا ئەمنیەکان لە بەرپرسانی حکومی ئەوەیە کە بە پێی یاسای ڕۆژنامەنووسی مامەڵە لەگە ڕۆژنامەنووسان ناکرێ بەڕاست دام و دەستگا ئەمنیەکان بەبێ ئاگادارکردنەوە و بەبێ بڕیاری دادوەر نیان ڕۆژنامەنووس بکرێت ینی دێن هێزێک دێت دەستگیرت دەکات دەتباتە دام و دەستگاکەی خۆی دواتر ڕوبەڕووی دادگا و دادوەرەکەت دەکاتەوە. ئەمە بەڕاستی یەکێکە لە گرفتەکان ئەمە تەنها بۆ سلێمانی ناڵبەتە بۆ هەولێری شەروارێدە بۆ دووەکیش کە ئێستا لە یەک دوو ڕۆژی ڕابردوو ئومێد بەروشکی کە ئەویش ڕۆژنامەنووسێکە کە بڕیاری زیندانیکردنی بۆ دەرچووە کە بەڕاستی ئەمانە گرفتێکن کە ڕوبەڕووی ڕۆژنامەنووسان دەبنەوە کە دەبوو ئازادانەتر و باشتر کاری خۆیان بکەن. جا من بە خۆشحاڵی و ئەم شەو سێ ڕۆژنامەنووسیانی میوانمە داریەکە لە کاکێ گۆهدار زێباری ڕۆژنامەنووس کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە ئاکرێوە لەگەڵمە هەروەها لەگەڵ بەڕێز ئەنوەر حسێن ئەندامی ئەنجومەنی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کەوش لە ستۆدیۆ میوانمە هەروەها لەگەڵ بەڕێز سالم حەمەخان ئەندامی ستافی لقی هەڵەبجەی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کەویش لە پارێزگای هەڵەبجەوە میوانم دەبێ هەموولاتان زۆر بەخێرێ. کاکەنوەر جەنابەت هەم ئەزمموی کاری ڕۆژنامەنووسیت هەیە هەم ئەندامی ئەنجومەنی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانیش. من لە پێشێکەکە هەندێشتم وت هیچ خلافێکت هەیە لە قسەکانی منە هەبووە بۆچی ینی ئێمە هەمیشە ڕوبەڕووی ئەم گرفتانە ئەبینەوە لەگەڵ بە تایبەتی هێزە ئەمنیەکانە. زۆر سپاس بۆ جەناب و بۆ میوانەکانی شت بۆ تەلەڤیزیۆنی زوم نەوە لە قسەکانی تۆ دقیقە ئەوەی کە جەناب دووتر گرفتەکە لە جێبەجێ نەکردنی یاسای ژمارە 35 ساڵی 2010 ئەم یاسای کاری ڕۆژنامەگەری مەسەلەن لە مادەی دووهەمی ئەڵێ ڕۆژنامەگەری ئازادە هیچ سانسۆرێکی لەسەر نییە و ئازادی دەربڕین و بڵاوکردنەوە بۆ هەموو هەوڵاتیان دەست بەسەرەوە لە یەکێک لە خاڵەکانی تریشاڵە ڕۆژنامە یان مەبەستی کەناڵی میدیان نابێت داخرێ و ڕۆژنامەنووس نابێت دەستگیر بکرێ بەڵام بەداخەوە کە ئێستا تۆ تا حکایەتی ئەمڕۆ یەکێ لە ڕۆژنامەنووسەکانی خۆتانی گێڕایەوە کە لەسەر هەواڵێک دەستگیر کراوە خۆی لە ڕاستیە یەکەمیان خودی یاساکە ڕێگا نادا ڕۆژنامەنووس دەستگیر بکرێ بەڵکو بە شێوەیەکی ڕسمیە گەسکاڵایەکی لەسەر بوو ئەبێ ئەم سکاڵایە لە بەردەمی دادوەرە بە شێوەیەکی یاسایی بچێتە پێش و
دووهەم نابێت جیهەتی ئەمنی خەڵک دەستگیرکە لە ژێر هەر بیانویەکە بە تایبەتی بێ پۆلیس بێ پۆلیس بە تەبلیغی بۆ بێجارە پێش هەمووشت تا سێجار بێت تەبلیغ ئەمە بەپێی قانون ئەبێت تەبلیغی بۆ بێ ئەگە دوای سێجارەکە نەچوو ئیمکانی دەستگیرکردنی هەیە کەویش هەر ناقانونی لە ڕاستیە بەڵام قسەکەی ڕۆژنامەنووسێ بچێتە بەردەم دادوەر و نابێز مەسەلەن جارێ هەر بەشێ هیچ یاسایەک نییە لەم یاسانە یاسای ژمارە 35 یاسای مافی بەدەستێنانی زانیاری هیچ شتێک لەمانە ڕێگان نادا ڕۆژنامەنووس سزن بکرێت دەستگیر بکرێت ئەمە یارتیانە ئەمە خلافی قانونەکەی ئەمە یەکێتی ئۆستاز ئەگەر تۆ بڵی هۆکاری ئەسلی ئەمە چیە هۆکاری ئەسلی ئەمەیە بە نظری من ئەوەیەکە کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان وەکو پیشە سیر ناکرێت ڕێزی لە ناگیرێ چەند جاری تر قسەیەم کردووە نا مەسە ئێستا ڕێز لە مرورێکە گیرێ لە سەرزادە لە پزیشکێک لە تەویبێکە زیرێ لە قەسخانە بەڵام ئەم کارەی ئێمە کاری ڕۆژنامەنووسی وەکو پیشە سیر ناگرێت لە دنیا پیشەیە ئەمە یعنی چی ئەمە یعنی تۆ ڕێز لەم کارە ناگری و بە پێی یاساکە مامەڵەی لەگەڵ ناکەی و باوەڕت بە جۆرێک لە میدیا نییە کە قسە بکە ڕەخنە بگرێ و سانسۆری نەکەی شەفافیت بەرقەرار بێ و خودی یاساکانی بۆ جێبەجێکەی و دەستی بگا بە زانیاری یعنی ئەم ڕۆژنامەنووسیەوە ئەگەر دەستی بگا بە زانیاریکی تەندروست دڵنیام مەسەرەن زانیاریەکەی نادروستە بێ بە پێی بەڕاستی قسەکەت بیر نەچێت بۆ سەربای قسەکەت یانی ئەمە شتێکی زۆر گرنگە یعنی ئەو لایەنە ئەم نییە بۆ نمونە گەر بێ قسەت بۆ بکە بڵێ کاکە ئەم هەواڵە هیچی ئەسڵۆساسی نییە ڕاست نییە ئەو کاتە تۆش یادی ئەڵی کاکە بۆ نمونە کەسێک وای و تو ئایا وایە سەد بۆکە ئەم گرفتە دروستە بێ بەڕاستی ئەمە یاسای هەیە یاسای ژمارە 11 ساڵی 2013 یاسای مافی بەدەستێنانی زانیاری هەیە و خودی پەرلەمان دەنگی لەسەردا و حکوومەت تەییدی کردووە کە بێ هەموو موسسەکانی دەوڵەت زانیاری بن بە ڕۆژنامەنووسان و تەنانە وردەکاریەکەیەوەیە بێ هەم کام لەم دام و دەستگایانە سایتێکیان هەبێ زانیاری تیا بڵاوکەنەوە بۆی ڕۆژنامەنووس لێ سوودمەند بێ و لە هەر شوێنێکیش ڕۆژنامەنووس پێویستی بە زانیاریە ماعەدە ئەگەر هەندێک شتێ بە پێوری نێودەوڵەتی پەیوەندی هەیە بە ئەمنی قەومیەوە یان هەندێک حاڵەتی کۆمەڵایەتی ئەگەر نا ڕۆژنامەنووس ئاساییە دەستی بە هەموو زانیارە بەڵام قسەکەی یاساکە جێبەجێ ناکرێ هۆکارەکەشی چییە هۆکارەکەشی مەسەلەن خلافی ئەم کەناڵی ئێوەیە بەشێشی ئەم کەناڵی قبول نییە ئەخر ئەمە بەڕاستی یەکێکە لە کێشەکان ینی ئەکرێ بۆ نمونە دام و دەستگا ئەمنی و حکومیەکان وەکو مامەڵەیەکی حیزبیانە لەگەڵ کەناڵەکانەکان وەکو بەرژەوەندی مامەڵەکان پێش بەرنامەگەشەر ویستم ئەمەد پێ بڵێ مەزانین کاتێک ئێمە 20 ساڵ لەوە پێش باڵە کاری ڕۆژنامەنووسیمانە کرد کاری ڕۆژنامە لەگە بەشێکی زۆر لەم ستافەی ئێوە و خەڵکانی ترکە لە دەرەوەی ئەم کەناڵن یعنی کاری ڕۆژنامەنووسی کارێکی زۆر پیرۆز ڕاست و کارێک بوو بەسەڕاستی ینی زۆر محەدەد بوو و خەڵکێک زۆر پرۆفشناڵانە کاریان تیا کرد بەڵام ئێستا بەداخەوە یعنی وای لاتەوە معلوماتی جەناب زیاتر لە 15,000 ڕۆژنامەنووس لە کوردستان ئەم زۆر و بۆریش جاریوانە کە سەر لە دلیلێکیەوە کە مەسەلەنەوەی کە تۆی حزب دە زۆردەداتە ینی دەخالەتی تیاکە و مەسەلەن بۆچی بۆ بێبەهاکردنی کارەکەی گومان لە بەداخەوەکە بێ بڵێم بەشێک لە ئەو کللتورە خراپەی کە حزب دایەنا میدیای سێبەر ئەمە میدیای ناشیرن کردوە تێکی یاوە ئاڕاستەیەک خراپیا بر و خودی ئاڕاستە ئەسلەکەی لە ڕێگا لادا بۆ معلوماتی جەناب لە ساڵی 2014 لە 950 کەناڵی ڕاگەیاندنی ئەو کاتە بە تایبەتی میدیا چاکرا 850 داخرا و کاریگەریشی نەبوو لەسەر هەرێمی کوردستان لەسەر ئازادی لەسەر تەفەکوری خەڵک لەسەر بۆچی لە بەرەوەی ئەمانە دروستکراوە بوون بۆ لێدان لەم حیزب لەم شەخص لەم کەن هەر کام لەم هێزە سیاسیانە ئەویان دروست کرد بوو کاریگەری نەبوو ئەوانی داخان مەعادە هەندێک کەناڵی بەڵام وردە مەسەلەن خودی حیزب هات کە میدیای ئەهلی داخز پاشەکشەی پێکرد فشاری خستە سەر خۆشی تەمان گرفتی هەبوو و دوایەوە مەسە لە میدیای ئۆپۆزیسیۆنی فشاری خستە سەر بە جۆرە لە جۆرەکان حزب ئێستا گرفتێکی ترەوەیە کە بەڕاستی حزب هەم دەخالت دەکات و هەم دادگاکانیشی سربەخۆنین لە هەرێمی کوردستان ئەین دادگاکان سربەخۆنین من 100 جارم حکایەتم گێڕاوەتەوە توانم 100 نمونەت بۆ بێنەوە لەو کتێبانین کە لەبەر دەستە بۆ ناویت مەسەلەن ڕۆژی پێنجشەمە ڕۆژنامەنووسیان دەگیر کردووە بە ناوی ئەوەی دەوام نێت تا یەکشەمە لە سزنا بووە مثلەن ئەمانە هەمووی دژی کاری ڕۆژنامەنووسی و لەگەڵەوەیە من ناتوانم بڵێم لە هەرێمی کوردستان ئازادی کاری ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسی نیە و لە شوێنێک بۆ شوێنێکی تر جیاوازی هەیە بێگومانەوە ڕاستە و ڕەنگە بەشێکیشی پەیوەندی بە خودی شخصەکانەوە هەبێ ئەنی ئێستا لە سلێمانی لەوانەیە هەندێک لە ئەشخاصە ئەمنیەکانیش یعنی مامەڵەیەکی باشتر لەگەڵ ڕۆژنامەنووسکەن لەگەڵ دەستگایەکی تر وەڵام قسەکەوەیە بۆ چییە بێ ئەمە
بەپێی یاسایە کە هەتا ڕۆژنامەنووسیڵێ مەسن هەواڵێگەڵێ راپۆرتێگەڵێ بابەتێگەڵێ بەرنمەیەکەکە و ئەمانە ئەگەر بەپی قانونیان تۆ بەدڵن نیە ببڕ لێ دادگاس کاڵی لەسەر بکەی نەک بگاتەوەی کە تۆ نەک بگاتەوەی کە تیرۆریکەی 5 ڕۆژنامە لە هەریم کوردستان تیرۆر کراون لە ماوەی دە 15 ڕابردووە یەک کەسیان بکوشەکانیان دیاری نەکراون یەک کەسیان بکوشەکانیان نەدۆزراوەتەوە ئەمانە بە نظری من بەشێکی لەگەڵ ئەو دیعاە نایەتەوە کە ئیکەین بۆ ئازادی کاری ڕۆژنامەنووسی و بەشێکی شێمە کاریگەری سلبی هەیە لە ئاسینیە دەوڵەتیە ینی مەسەلەن بڕۆ ئامارەکانی ڕێکخراوی مراسیین بەلا حدود خوێنەرەوە ساڵانە عێراق و هەرێمی کوردستان لەو شوێنیان گلەی لەسرە گەڕێم وڵات کاگەنوەر ینی من ڕاستگۆ بم لەگەڵتا من بەندە لە 2023 خەریکیشی ڕۆژنامەنووسی 10 ساڵ لە هەولێر بووم کارمەکە کاری ڕۆژنامە دوای 2010 هاتمەوە سلێمانی ئەوەی کە جێی شانازی زۆربەی ڕۆژنامەنووسە هاوڕێکانم بوو لە سلێمانیەوە بوو کە دەگوترا پانتایی ئازادی لە سلێمانی زۆرترە بۆ کاری ڕۆژنامەنووسی بەراورد بە هەولێر و دۆکۆ شوێنانەی دیکە ئێتر ئەگە حکومەکە سیاسیە کە ئەوەی کە حکومەکە لەوێ کەلتوریە کۆمەڵایەتی من نازانم ئێستا وای لاتۆ هیچ جیاوازیەک نیابینی ئێستا هەستەکەی سلێمانیش ئەو ئاقارە خراپە ئەڕوا ئەو پانتایە نەماوە ینی هۆکارەکە چییە؟ ئێستاس هەلومەرجی کوردستان گۆڕانی زۆری بەخۆیەوە بینیوە و ئەو کارکتەرە سەرەکیانەی کە لەم بابەتە دەور و نەقشیان هەبووە یا نەماون یا پاشەخشان کرد مەسە ئەوی توی یڵی لە دەورانێکە یادی بە خێرزەناوی مەمجال دەور و نەقشی هەبوو لە بابەتەیە یعنی بۆی گرنگ جۆم لێ بۆی و باشە ئازادی ئەوەی سەکۆی ئازادی دروستکە لێ قسە بە من بڵێ ئەنی ڕۆڵی هەبوو دەور و نەقشی هەبوو بۆشی گرنگ بوو بابەتەکە بەداخۆ ئێستا وانەمەوە دووهم مەسەلەن لە خودی حکوومەت کابینە دوای کابینەکە هاتووە مەسەلەن هەمیشە ڕۆژنامەنووسی وەکو نار سەیر کردو وەکو مەترسی سەیر کردو هەندێک جاریش وەکو دوژمن بۆ ئەم هەواڵی کە بەدڵی ئەو نەبووە و ئەم زانیاریە بەدڵی ئەو نەبووە وە شتێکی بڵاو کردێتەوە سێم کاکە سندیکای ڕۆژنامەنووسان هەروە نەبووە وەکو ئێستا بۆ خۆت شایدی کاتێکە فەرات ئەونی خوارپارتی بوو نەقیبی ڕۆژنامەنووسان بوو من لە بیرمێ گۆڤاری لڤین سووتێنرا بوو من و خودی فەرهاد ئەونی و زیرەکەمان چوینە زاخۆ بۆ سووتاندنی لێ بە قایمقامی وتی عیب نییە ئێوە گۆڤاری لڤینە سووتێنن یعنی لە گۆڤارێکە ترسن لەگەڵ وەزیری ناوخۆ وا قسەی کردووە کاکە نەقیبە بەداخەوە ئەوە سندیکاکەیە مەسەلەن ئەو دەور و نەخشەی نەماوە جا حزب دەخالەتی تیاکە کارکتەرەکانیشی دەور و نەخشیان ئەو دوایەوە ئوستاد ئەو کاتە وەکوتم میدیا ئەرزشی هەبوو وەکو هەموو شتەکانی پانتایەکانی ترێم سیاسەتیش ئەرزشیە بوو ئێستا نەبوو ئابووری و بزنشی ئەرزشیە بوو ئێستا نەبوو باشە مەسەلەن ڕۆشنبیری و کولتور و گۆرانی و هونەر ئەرزشیە بوو ئێستا بەداخەوە هەموو شتێکیان بێ ئەرزش کردو بۆی کە بڵێن ڕەخنە بگرە قسە بکە گوێم بە چیڵی بڵێ جوابیشن نادەینەوە یعنی ئەمە بێ ئەرزشکردنە بێ ئەهمیەتکردنی بابەتەکەی ئوستاز ینی نەگەوەی کە میدیای بۆ گرنگای بۆی گرنگ بۆ لەو شوێنەی کە مەیلی ئەو نییە یە ڕوبەڕووتە بێت و دەستگیری باشارەوەی کە بەنا ناباتە بەرتیرۆرکردن دیانی بە جۆرە لە جۆرەگان هەرینی کردو هەر بۆی گرنگ نیە ئێستا ئەگەر ئوستاز ئەگەر لە هەموو دنیاە وەختێ میدیاکەی تۆ لێرە هەواڵێک بڵاوکات و زانیاریەک بڵاوکاتەوە زانیاریەکە نادروستە ئەبێ بێسکاڵایەکە لەسەر تۆمارکە و تۆ چیتە بەردە مەحکەمە فایلەکە دەخێتە بلز ئاوە بەڵام بۆچی ئەیگری بۆچی سوکایەت پێکی بۆچی تیرۆریەکە یعنی تۆرە دەسەڵاتێک لە ڕۆژنامەنووسێک بترسێ لەسەرۆی کە مەقالێکی نووسیوە ئەم تەفەکر و ئەم عەقڵیەتە نابێت چاوەڕێوە لێ بکەیت ئازادی زۆرتر بەرەم بێنێ یعنی کوشتنی ئینسانێک کە توی یاسایەک دەرکردووە هەزار تەخشان و هەزار تەخشان و پەخشان بوو ئەم یاسایە لە فەڕەنساش جارێک بۆ معلوماتی جەنابێت لەگەڵ جەنابی کاک فەراعونی و کاک مستەفا ساڵەکەریم یادی بەخێر لە فەڕەنسا کۆنگرەی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی بوو ئەزانی نەقیبی ڕۆژنامەنووسانی ئێران وای پێوتین وتی دەست بەم یاسایەتانەوە بگرن زۆر زۆر باشە کاکە ئەم یاسایە زۆر زۆر باشە بەڵام یەک خاڵی دێ بەجێ ناکەن ئەزانی لە بەندێکی ئەڵێ ڕۆژنامەنووس هەمە مافی فەرمانبەری دەوڵەتی هەیە کەمامە 20 ساڵیشە سندوقی خانەنشینی ڕۆژنامەنووس هەیە
حکوومەتی هەرێمی کوردستان 10,000 دیناری تێ نەکرد و سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانیش یەک دامی نەکرد. ئێمەسە هەر لەکوێ هەمان مافی فەرمانبەری دەوڵەتی هەیە کاکە قسەکەوەی ئوستاز ئەم ئەزانی عادەتەن فەلسفەیەکی لە دنیاە فەلسفەیەکی سیاسی هەیە لەو دەوڵەتانەی کە نادیموکراسین پێی خۆش نییە میدیا هەبێ هەر هەبێ جگە لە میدیاکەی خۆی پێی خۆش نیە هیچ میدیایەک درێبێ هیچ کەسێک قسە بکە هیچ دەموچایەک ببینێ هیچ ڕنگ و ڕوویەک ببینێ چکە هەمووی خەت بەژێرایانێ ئەمە یەک دووهەم ئەمە هەووی کە هەلو مەرجەکەی ئاوا خراپ کرد ئەم سۆسیال میدیا فێکەیە کە دروستیان کردو ئەم هێزوو لایەنە سیاسیانە تۆ ڕاستترین هەواڵ بڵێ کەچی ئەو لە پشتیەوە 100 هەواڵی درۆی بۆ دروستەکە بۆی کە چاواشەیکە بۆی کە ڕاستیەکە نەگا بە خەڵک و بەچی بە ملیۆنان دۆلاری تا سەر بکرێ لە کاتێکە ئەتوانێ سنوورداری کە لە ناو سۆشال میدیا ئەمانەی کە هیچی ناوێ ئەم یاسایە بەشێکی زۆری کاری ڕۆژنامەنووسی ڕێخستووە و لە قازانجی خودی دەسەڵاتیشە یعنی ئەڵێ تۆ کە ڕۆژنامەنووسێک معلوماتێکی نادروست بڵاوە کاتەوە تیاشیاتی مەسەن ڕۆژنامەنووس نابێت چی بکە مەسەلەکانی ئەمنی قومی و مەسەلانی کە پەیوەندی بە کەرامەت و شعوری کۆمەڵایەتی و ئینسان و ئیتنیک و پێکاتەکانەوە نابێت دەسی بۆ بەرێ ێ بەسە لە خۆم ئەم شتانی کردووە بەڵام نا ئەو ئەوی بۆ گرنگ نییە تۆ قسە مەسەلەن تۆ لێرەی قسە بە یەزیدی ئەڵێ لەوێ قسە بە کاکەی بڵێ ئەوی بۆ گرنگ نییە ئەوی گرنگە کایەتی ڕخنە لە خۆی گریاڵی تۆ نەو دەدزی تۆ گەندەڵیەکەی تۆ فلانە وەزیری مەسەلەن پۆستەکەت بە ناشەرعی بەکارێنی و مەسەلەن ئەمانخوا پرسیارێکەکەم ینی ئێستا هەست ناکەی مۆدلێکی دیکەی کاری ڕۆژنامەنووسی دروست بووە بە تایبەتی لە نێوان میدیا سێبەرەکانی دەسەڵات بانەڵێن دەسەڵات خۆی میدیا سێبەرەکانی لەگەڵ ئەو میدیانەی کە یەک دوو میدیان چوزانم دەنگی خەڵکن و ئازاترن ئەمە گەر هەواڵێ بڵاو کاتۆ هەرم میدیایە دژی ئەم ئەوە سێتەوە و هەواڵەکەی ئەمە خاتۆ بە درۆ ینی شەڕەکە دەسەڵات وای کردو هاتۆتە ناو میدیاکانەوە ئەوە ئەو فلانە کەناڵی کە و هەواڵی ڕاگوان نییە هەواڵە ڕاستەکە ئەمە ناتوانێت کاریگەری دانێت چکە بە دەلیل پێت بڵێم شتی سۆڤێت یەکێ لە فاکتەکانی ڕوخانی نەبوونی ئازادی بوو وە چاواشەکاری بوو ئەوەی کە تویڵی ئەو چاواشەکاریەیە کرد مەسەن دیواری بەرلین یەکێ لە فاکتەکانی ڕوخانی نەبوونی ئازادی بوو لە بلۆکی شەرقی یەکێ لە فاکتەکانی سین چین بەو هەموو هەژمونی ئێستا هەیەی باشە کاتێکاڵێن نتوانێت ململانی ئەمریکا خاڵی زعفیەوەیە کە ئازادی ڕاگەاندن و میدیای نییە و هیچ میدیایەکی ئازاد لە وڵاتیان نییە بۆی قسەکەمەوەیە دەسەڵاتی بە مروری زەمن بە تاریخ دەسەڵات ناتوانێت ئەم ئیستیبداد و کۆنتترۆلکردن و ئەوەی کە تویڵی چاواشەکاری و میدیای ڕاستیەڵێ ئەو درۆی بخات ناتوانێت کاریگەریدانە ساڵێک دەتوانێت 2 ساڵ 10 ساڵ بەڵام بە نەتیجە مەسە ئازادی و دیموکراسی و بە پیشەیی بوون و زانیاری ڕاز و میدیای ڕاز ئەیباتەوە تۆ تا چە نەتوانی مەسەلەن دژی هەموو ئەو بۆچون مەسەن تۆ زانی ئەمە لە کوردستان ئەمە چییە مەسەلەن بۆ بە هەواڵی موچە کاکە لە هیچ کوێی دنیا شتیوانێت و هەموو ڕۆژێ هەواڵی موچە بێ وە زانیاریان ڕاستەکەشی پێ ناڵێ بە خەڵک ناڵێ ئەم موچەیە بۆ وای لێ دێ ناڵی مەسەلەن من ئامادەنیم مەسەلەن ڕێکەوتنەکەوەکو خۆی جێبەجەکەم ینی سەر زانیاریە دروستەکە نادەی ئەتەوێ مەسەلەن خەڵک بە جۆرێشکە ڕابێنی ئێمە لێک دوو ڕۆژی ڕابردووە خوااوە بڵێم ینی ئێمە وێنێ و تانکەرە نەوتانەمانە بڵاو کردوەوە کە بە قاچەق تاوگوێ ساڕوە ئەمە ڕێکەوتنێک لە نێو لێروێت پێویستە هەرێم نەوتەکە ڕادەسی بەقاکە بۆی کێشێم و چە چازێ ئەمە بە قاچاقە نێرن ێ بەڕاستی ئەمە حکوومەتی نیگەران کردووە ئەوە ئەوێت تۆ ئەمەش پیشان نەی بڵێ خەتای بەغدایە لە کاتێکا تۆ ئەتاوەکو ئێستا ئەڵی نەوت بەرەمێنان نەوتم کەم کردووە بەڵام بە قاچاقی فرۆشی بەڕاست بساز من ئێستا ئەتوانم ڕۆژنامەنووس بووم لە پاریس ئەتوانم بە حکوومەتەکەی ماکرۆن بڵێم گەندەڵا ناتوانم ئەتوانم بڵێم نەوە دەدزی ناتوانم ئەتوانم بڵێم موچەی خەڵ تۆ خودی دیاردەکە هەیە منیش نەیڵێم علی خەڵکی بینێ ئەوەیە بەس تۆ پیشانی خەڵکی باشە تۆ پیشانی خەڵکی دێت تۆ واقعەتێکی گوێزیتەوە خۆی ئەسلی ئیشی میدیاکە ئەمەیە ئەم زانیاری ڕاست و دروستە بگوێزێتەوە بۆ خەڵک تێگەی و خەڵک ئاڕاستە بکە خۆ ئیشی میدیا بە تەنیاوانێکە هەواڵی پێ بە تەفەکوری بەرێتە سەر ڕۆشنبیری کە هوشیاری پێ بدە کۆمەلگا وشیار بێت بەڵە کاری میدیاوەیە نەک دەسەڵات و کۆمەلگا تەوجیهی میدیاکە
کاکە ئەمە نابێ لە هەندێک جارە ئەتوانێ مەسەلەن من ئەتوانم تەوجیهی میدیاکە بکەم بە بیرکردنەوەیەکی باش کە هەمە مەسەلەن پرۆژەیەکم هەیە پێشنیارێکم هەیە خۆ دەسەڵاتیش ئەتوانێ ئەمە بکە پرۆژەیەک با بە تۆ بڵێ کاکە تۆ باشە هەر ڕەخنە مەگرە وەرە کار لەسەر ئەو پرۆژانێ منیش بکە مەسەلەن ئەتوانێەوە بکە ئەی بۆ نایکە ئەخۆ کێشەکە ئەمەیە قسەکەوەیە هەدەفەکەی بێ ئەرزشکردنی کاری ئەسڵی پیشەیی ڕۆژنامەنووس و میدیای زۆر باشە توا ئەو وێنەی کاک گۆهدارم بۆ پیشان بن وازام کارەبەیان بڕاوە ینی من لەم نمونۆی هێنمەوە ئێستا ماڵی کاک گۆهدار زێباری کارەبای نییە کاگەنوەر بڕوا بکە لەسەر کارەبای 24 کاتژمێرەکە کە ئایا قازان جوزایی چیە ئێستا کارەبای پرۆژەی ڕووناکی هەیە کە بۆ هەندێک گەڕک ینی ئەسڵەن پرۆژەکە خۆی گرنگە تۆ 24 کاتژمێر کارەباتە بێت بەڵام قسە لەسەرەوە بوو گرانی نرخ ئێستا هەتا پرۆژەکە جێبەجێەکرێ زۆربەی شوێنەکانی کە 2 کاتژمێر 3 کاتژمێر کارەبایان هەیە بەم گەرمای هاوینە ینی فەزلی ئەوانیانیاوە بەسەر ئەمانە بۆچی بۆ ئەم پرۆژە کە جێبەجێ بکرێت و جێ خۆی بگرێ بەندە بەرپرسی بۆ نمونە پرۆژەی ڕووناکی وەزارەتی کاربا بە وتەبێژ و بەزوو دار و بەردی تەکلیف ماتیا کردوون تەسەور کە کارەبایان شکور هاتو ئارەقی دنیای کردو وتومانە کاکە وەرن قسە لەسەر ئەم پرۆژەکەن بۆمان هەر بەجددی وەرن کاکە چیتان هەیە گرنگە بۆ خەکاکە وشیاری بن بە خەڵکە دەست بە کارەبا و بگرن چۆن کارەبا بەکار بێن ئێمەش حەزەکەین بچ نایەت کە نایەت ئەی میدیا چۆن باسیکە ینی بەڕاستی کاری میدیا ئەمەیە دروست ینی ئەبێ ئەم حەقیقەتە تۆ کە ئامادە نیت بیت قسە لەسەر پرۆژەکەت کەی ئێ من ناچارم کەسێکی وەکو کاگەنۆرێنم ڕەخنەگرێ بەڕاستی حەقی خۆشێتی یا کەسێکی بۆ نمونە پێشیان خۆش نییە ئەمە گرفتەکەی پێ خۆش نییە بزەبت کاک ئێمە شەڕی بەپەلەی یەکەین کە زۆرتری ئەوەی کە کام میدیا بە زووتین کا زانیاریە گەێنێ جاروا زانیارەکە فیکە یاوانی ئەسڵ ئەمەی زەرەر نایە بەڕاستی لە کاری بە پێی لە یاسای کاری ڕۆژنامەنووسی دنیاە بە بڵم بە کاری میدیایە زۆر جار سەقی سەحەفی گرفت دروستەکە ئەوە بە تایبەتی لێرە زۆر دروستیەکە بەس من ویستم ئوستاز باوە بڵێ مەسەن ئێستا 15,000 کەس لە هەرێمی کوردستانە ڕۆژنامەنووسن ئەمەی سندیکا بەس ئەمە ئەکسەریەتی لە سندیکان وە سندیکا بە ناشەرعی زۆریان هەوی پێداون بە ناشەرعی کە لە کاتێکە هەندێک ڕۆژنامەنووسی فعلێ نیەتی من نیمە بەڕاستی با بۆ تاوکە ئەم سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە کاتی خۆشی ئەم پرۆژانم پیاون تەرحیان کردو بەڵام ئاوای پێ باش بۆ خودی بە تایبەتی نەقیب بوو مەسەن لەم سندیکایە پۆلیس هەیە مرور هەیە مامۆستا هەیە ئەندازیار هەیە دەستگێڕ هەیە هەرچی کە تۆ هەیە ئەندامە کە لە کاتێکە من و تۆ ناتوانین سبێنێ ببین لە سندیکای کرێکاران بینمە ئەندام یا لە یەکێتی مامۆستایان یا لە نەقابی ئەتوانین ناتوانی ئەمە لە بەرەوەی ڕێژەکە زیادکەن نەمانەیە ئۆستاز ئەمە کەوتم بێ ئەرزشکردنی ئیشەکەیە ینی ئەمە دوایەوە ئۆستاز غیابی میدیای نیشتیمانی دووەم ئەم خولەی کە پەرلەمانی پێشوو ئەمە ناکەێستا ئەمە نازام چی لێ دێ تەمان خراپترە بێ بەڵام ئەو خولەی پێشوو لە خودی سەرۆکی پەرلەمانەوە ڕۆڵی زۆر خراپیان هەبوو لەوەی کە نایانتوانی مەسەلەن خەریکی یاسایەک بووین یاسای سۆسیال میدیا و یاسای ڕیکلاموانە ئەسڵەن گوێی پێنەدا گویان نەگر بۆیە دوایین قسەکەم وایە بەڕاستی عنی بمبورە لەم سەر مێزە ئەمە لە حضوری جەنابتە ئەم کەناڵە بەڕاستی یعنی وای لات و ئینسان شەرمەکە بڵێ ڕۆژنامەنووس بەداخەوە ینی من حەقت پێم زۆر بەدا یعنی کاکە بە ئێران و تورکیا جەمعیەتەکان 180 میلیۆن نفوسە 15,000 ڕۆژنامەنووسیان هەیە معقولە لە هەرێمی 6 میلیۆنێ 15,000 کەس ڕۆژنامەنووسە دەست خۆش بێت من زۆر سپاسان دەکەم کە ئامادەبوون زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو سە بینێری بەنامەکەم بەخواتان سپێرم خواتانە